كاكا ورا خلقي ولري طلع اي لو بروفيا ها لي صح خطا حاضر كان بو حفله انا ايتي اين مطلع طلع كتشوانا عزیزان نرکەوەکان ڕێز و سڵاومان قبول بفەرمونن دڵخۆشم لە پرۆگرامێکی نوێی فانۆس هاتمەوە وڵاتان لەگەڵمان بن بزانین ئەم جارە شکێ بێتە خاوەنی خەڵاتەکانمان و کێ لە چاڵنجەکانی فانۆس و 964 دەردەچێت سڵاوت لەبێ کاکە چۆنی ئەحواڵە یاخوا باش بی بێم بە ڕۆژانە خەریکی چیت والله كاش صناعينا اي اخوانا شو الصعبة يدخل لك برسالة ليكم لا يدخل لك يا والله نخير نا ام بكر من باشا طب ان شاء الله برنامج كاتبينيو بروفيل راسل كردوا والله باشا زين درس شيء بيتوا نايب ورسان اوري كاكا ورا خلقي ولري طلع اي لو بروفيل دوباره كينو باشا ناو تاوريا اي نموت بالله بخير هنا سيباري كمو نايب ورسان كاكا ورا روشانه چن کاژمێر خەریکی کارکردنی والله اي اخوا لە شەستاق بێ هاوسەرگیریت کردووە بەڵێ ئەی ناڵێ مەڵێ بەڵێ چواربارەیەکەمەوە ناوت هاوڕێیە بەڵێ ئێ کاک هاوڕێ شتێکی ترەکەین یەک دەقا هەرچی مود ڕێک وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە باشە ناوت هاوڕێیە وەکو خۆی کە پرسیارم کرد پرسیار بکە باشە خەڵکی ئەولێری دەستەکانە خۆش بە کاکاوڕێ زۆر سوپاس دەست خۆش سوپاس سڵاوت لەبێ سڵاو لە جەنابەت چۆنی بەرزە یاخوا باش بی پێم لە ڕۆژانە خەریکی چیت وڵا بە ئیش و کارەوە سەرقاڵین لەگەر برادەران ئەی یاخوا لە شەستاق بڕیارماداگوت مەسەردانش ئێرە بکەین باش پێشەنگایە و کۆمپانیاکە بدینین ئەوانە نیمایشیان کردیا باش با منێک چه دەست پێ بکەم یەک خولەک بەڵێ نەخێر نا ئەم بەکار مێنە باشە نا ئەم جا بەسەریش ئاوانەکەی ئەوژت بەڵێم نەخێرە تەواو باش ناوی بەڕێستان یوسف کاک یوسف ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی تقریبا 7 ساعات ئەی یاخوا لە شە ساق بێ هاوسەرگیریت کردووە بەتەمام بەتەمای بەتەمام شتێکی واز بنیاد ناوە ها بەتەمام کێ شیرینیەکەی بخۆین لەو ماوەیە 964 لە بیر ناکەی داوەتمانەکەی نایکراوە دعوتمانەکەی وانە ها لێ سۆ خۆتان حەزەکەن بۆ حەفلەیە وەڵای حەق نییە چاڵنجەکە لەگەڵکەم هەر حەقە بە بۆنی زەواجەکەتەوە یەکسەر خەڵاتێ بمێ مادام دعوت کران یەکسەر خەڵاتێکە بمێ وانە بقولم بزاف باشێکی تر لەگەڵ تاقیکەم و خەڵاتەکە دەرێمێ بەس زام زیرەکی یەک خولەگەرچی مودۆک و خۆی لە دوای من بێڵێرەوە باشە ناو دیوسفە ئەی نەمودۆک و خۆی بڵێرە باش سێ جار لەسەر یەک بڵێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە ئەو نازم هۆ تاقی کەرەوە بەگەل نازانەوە هەموو سێشەمەیەک هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوار لە ماڵی شاسوار ش لە ساوەر هەیە لە ساوەر هەیە دەی هەموو سێشەمێک لە ماڵی هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوار لە ساوەر هەیە سێ جار تەوە جارێک بسا دقەی ناکا بە بۆنەوەی کە هاوسەرگیری پێکێنی من خەڵاتی خۆم تێمە یەکسەر 964 لای کردووە دعوتمان کە ئینشەڵڵا دەست خۆش سڵاو دەبە کاکە ئەحواڵت چۆنە پێم لە ڕۆژانە خەریکی چیت والله خريج التوزيع اليوم موادينك لبازار معناها باش موادي وسري موادي ولدي معناها توزيع البازار یاخوا لە شە ساق بە یەک خولەک پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مێنە نانا زۆر ئاسانە باشە ناوی بەڕێستان هەژار کاکەژار خەڵکی ئەولێری نەخێر دووبارە یەکەمەوە باشە ناوت هەژارە سێوارە یەکەمەوە کاکەژار ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی 8 ساعات 7 ساعات لەجێرەی یاخوا لە شە ساق بێ لەگەڵ گەرما وەزع چۆن بوو زۆر باش ئەم بەیادەرەی گەرمایە لەگەڵ سەرمایە جاوە بەرەو سەرماڕێ ئەو کاتە چیەکەی زۆر باشەوە ئەی تۆ ناڵێ برادەری گەرمام نانای چی بکر بەسەر ناو بەڵێک ناشیتە باشە بەڵێ نەخێر نا ئەم پێنجوارەیەکەمەوە ناوی بەڕێستان هەژار کاکەژار ڕۆژانەوە تو چوار کاتژمێریشەکەی
8 ساعات 10 ساعات يا خواله شو الساق يا سرگیریت کردووە دەستەکانە خۆش بێ کاکە دەستەکانە خۆش بێ دەستێوەش خۆش بێ سڵاو دەبێ خاتونکە چۆنی الحمدلله زۆر باش یاخوا باش بێ ماشەڵڵا بۆ لە کوردیانەوە هەر ماشەڵاتە ئەرە وەڵڵا قوربانە بم یەک خولەک پرسیارە لە یەکەم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر ئا نا ئەم بەکارمێنە تەواوە ناوی بەڕێستان کازیوە خانە سەرگیریت کردووە یاخوا لەخوا لە یەکتان نەکا بەختەوەر بن ئینشەڵڵا مناڵت هەیە چەند مناڵت هەیە خوالت نسنة چند کچو چند کن ای خوالت نسنة تمن درێژ بن ئینشاءڵڵا خەریکی چیت ڕۆژانە والله هەر ئیشی ڕکلام و دایکایەتی و ئیدی سناپ پەیجۆ بابەتانە قورس نییە ئیشی ڕیکلام و دایکایەتی زۆر قورسەوە نییە ژیان یاخوا لەشە ساغ بێ مادەم وایە باوەز لە باڵێ نەخێرەکە بێنم لەگەڵ سۆشیال میدیا بینت چۆنە چی زۆر بەکارێنی وڵی بابەتی سۆشیال میدیا سناپ و تیکتۆکم زۆر ئەکتیڤە الحەمدولله لەو دوان ئەکتیڤم باش کامیان زۆر بەکارێنی سناپەکە خانوەکانە سناپ نییە بێگومان زۆرترین سکۆرت لەگەڵ کیا هەیە واتە یعنی کو ستریکت زۆرترین لەگەڵ ستریک ئەخەر بە شێوازێکی عامی من مەسەرها بابەتی ڕۆژانە خواردن شیرینی و ئیشەکانی دەرێم ستریکیشم لەگەڵ برادەر نزیکان عادەتەن خوشکەکان بابەتان باش زۆرترینیان لەگەڵ کێیە ئەزانی باش ئەگەر پێت بڵم بلۆکیگە خەڵاتێک دێنم بلۆکیەکەی باش 964 لای کردووە فۆلۆت کردووە منیش خەڵاتی خۆمێن بە تۆ دەستەکانە خۆش بێ سوپاس و بەشداریکردن دەستەکانە خۆش سڵاو دەبێ کاکە چۆنی ئەحواڵت چۆنە یاخوا باش بی پێم لە ڕۆژانە خەریکی چی ئەی ئەخوا لە شو ساق بی هاوسەرگیری کردو بێگومان ئەو گوڵە جوانە کچی خۆتە خۆڵت نەسەنێ چۆنی ئەحواڵە چۆنە ناو چییە چی دۆرین یعنی چی ئەزانی ئەی گیانەکە جا ماشەڵڵا و کێک نەرم و خڕوخەپانی یەک خولەک پرسیارە لە یەکەم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر ئا نا ئەم بەکارمێنە باشە بەڵێ نەخێر ئا نا ئەم باشە دەست پێکەم ناوی بەڕێستان کاک تۆڵا هاوسەرگیریت کردووایە ئەی نەوت بەڵێ بەڵێ دووبارە یەکەمەوە ناو تۆڵەیە بڵێ ناوم تۆڵەیە ئەی ئەو بەڵێ بۆ لە ئاخیرە ئەڵێ دووبارە یەکەمەوە ناوی بەڕێستان هاوسەرگیریت کردووە چەند مناڵت هەیە خوالت نەسەنە ئینشەڵڵا هەردووکیان کچن ئەی نەوت بەڵێ نا گیانەکەم چەند جوانە کاک تۆڵە شتێکی تر تاقیکەینەوە یەک خولەک هەرچی مود وەکو خۆی لە دوای من بڵێرەوە باشە هەرچی مود ڕێک وەکو خۆی بڵێرەوە باشە خەڵکی ئەو لێری کە جوانە لەژێ بکات با لەگەڵ ئەو تاقیکەمەوە بەڵێ نەخێرەکەیە دووبارە بوونەوەکە بکەین بەڵێ نەخێرەکە بکەین یا پرسیاری دووبارەکردنەوەکە دووبارەکردنەکە ناوت چییە خەڵکی ئەو لێری لە پۆلیچەنی ئەتوانی بیبیتەوە نازانم ئەتوانی بیبیتەوە زیرەکی تۆ ئەیە خۆ ماشەڵڵا و لێبێ بەخۆ ئەوەنە جوان و عاقڵ و ژیرە ناتوانم دووبارەیکەمەوە لەگەڵا تا کۆتایی لەگەڵ سۆشیال میدیا تۆ بینت چۆنە 964 لای کردووە ئەگەر لایکیش نەکرد بێ کچە جوانەکەت ماشەڵڵای لێبێ بۆی بردیتەوە دەستان خۆش بێ سوپاس و بەشداریکردنتان جا حەقە خەڵاتەکە من بەتەوە نییە دەستان خۆش بێ زۆر سوپاس دەستێوەش خۆش بێ سوپاس سڵاو دەبێ خاتون چۆنی ئەحواڵە یاخوا باش بی تۆ چۆنی خاتون گیان باشی یاخوا هەر باش بی پێم بڵێ ڕۆژانە بە چیوە سەرقاڵی تۆ ڕۆژانە هەر ئیش و کاری ماڵەوە دەرێ ئەی یاخوا لەشە ساغوێ تۆ ڕۆژانە سەرقاڵی چی لە شان ساغ بە چی یەکن ئەی خوا لە یەکتان نەکا بێنن بۆ یەکی ئینشاءڵڵا زۆر سپاس یەکسەر دەست پێ بکەم یەک خولەک پرسیارە لە یەکەم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر ئانا ئەم بەکارمێنە باشە ناوی بەڕێستان هاوسەرگیریت کردووە
عینەوت بەڵێ بەڵێ با لەگەڵ دایکە تاقیکەمەوە ئەو پێت دەڵێتەوە ناوی بەڕێستان مەهناز خانم سەرگیریت کردووە بڵێ بەڵێ ئەوە کچمەوە نییە یاخوا خوا تەمەندرێشتان کە ئیشەڵڵا چەند مناڵت هەیە چەند چوار خوا لەت نەسەنێ ئیشەڵڵا ئەوتمە ئەمیش بەکارمێنە بەس قەینا ئەمەکەی بۆ حساب ناکەم ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی لە دەرەوە کار ناکەی ئەتوانی بیبیتەوە دەیبیتەوە وانە ئەو زام لە کچەکەت زیرەکتری ماشەڵڵا ئەوان باشترن لە ئێوە حەزمان هەرە بە دایکەکان لە ئێمە باشتر بن وانە ئێوە باشترن هەرەمێ باشتر بن ئەیوانە زۆر ڕاستە باوەز لەو بێنین نێوانتان لەگەڵ سۆشیال میدیا چۆنە چی زۆر بەکارێنی سۆشیال میدیا مۆبایل چی زۆر بەکارێنی فەیسبوک ئینستاگرام باش ئەی تۆ باش 964تان لایک و فۆلۆ کردووە تۆش کردوتە لایکت کردووە باش منیش خەڵاتی خۆم پێشکەشیەوەکەم دەستان خۆش بێ سواز بۆ جاریکردتان دەست خۆش خاتونگیان زۆر سپاس عزیزانم پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێهات سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوو تا پرۆگرامێکی تر دێمە وڵاتان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم ماڵەوە